بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان لە نوێنەری تۆ لەگەڵتانم. کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە 5 بربژێر لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەشدارە. بربژێرێک لە بازنەی سێی خۆرئاوایی پارێزگای هەولێر زۆر بەڕێز مامۆستا قومریە شێخ محەممەد بەرزنجیە. هەوڵدەم لە نوێنەری تۆ کە لە نێو یەکێک لەو بازاڕانم کە لە سنووری بازنەی سێی خۆرئاوای هەولێرە گفتوگویەک لەگەڵ بربژێرەکەی کۆمەڵی دادگەری بکەم، ڕای بەشێک لە هاوڵاتیان وەربگرن لەسەر ئەم بربژێرە و هاوکات بەشێک لە کارنامەی تایبەتی بربژێر و کارنامەی کۆمەڵی دادگەری بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بخەمەڕوو. زۆر بەڕێز مامۆستا قومریە شێخ محەممەد بەرزنجی، سوپاس دەکەم کە لە نوێنەری تۆ لەگەڵ منی. بەخێر بیت. سوپاس دەکەم. ڕەنگە مبالغە نەبێ کە بڵێم جەنابەت و مەرحومی بابتان یەکێکن لەوانەی کە لە بزاوت و جوڵانەوەی ئیسلامی لە هەرێمی کوردستان پشکێکی باشیان بەردەکەوێت. جەنابیشت یەکێک بوو لەوانەی کە لە هەر سەرەتاوە لە خێزانتەوە دەست پێ کردیان. من سەرەتا لەوە دەست پێ دەکەم ئەو ئەزمونەی سەرەتای جوڵانەوەی ئیسلامی چ شتێکی خستۆتە سەر خەرمانی کار و چاڵەکانی قومریە شێخ محەممەد بەرزنجی بۆی هاوڵاتی بتوانێت متمانەی پێ بدا. بەناوی خۆی گەورە و میهرەبان لێرەوە سڵاوم هەیە بۆ سەرجەم هاوڵاتیان لەو سنوورە لە سنووری ڕۆژاوای هەولێر و سەرجەم هاوڵاتیانی دانیشتووی هەولێر. لە ڕاستیە من وەکو قومریە شێخ محەممەد بەرزنجی کە ئەزمموی زۆربەی ئەزمموی تەمەنم ئەتوانم بڵم لە تەمەنی 6 ساڵیەوە تا ئێستا وەکو بەشدار بووم لەو چالاکیە لەو بزاوتە ئیسلامیە من بەوە گۆش کراوم کە لە ڕاستیە ئەبێ بەردەوام دژی ناحەقی و ستەم و گەندەڵی و قۆرەخکاری بین و لەویەوە لە کۆمەڵگەیەکە چاومان بە دنیا هەڵهێنا و لە کۆمەڵگەیەکە هاتیینە بوون کە خۆمان بینیەوە لەژێر ستەم و حەقی و ناعەدالەتی ڕژێمی باسە. هەر لەو کاتەوە جەنابی مەرحومی باوکم پێشەوای کۆمەڵی دادگەری کوردستان دژی ڕژێمی بەعس بە وتارەکانی لە منبەرەوە دەستی پێکرد بۆ ئەوەی بێت جوڵەیەک و حرەکەیەک و بزاوتێکی ئیسلامی دروست بکات دژی ئەو ستەم و نادادی و ناعەدالەتی کە بەرامبەر بەگەلی کوردەکرا. باشە یەکێک لەو بەڵێنانەی کە داوتە بەڵێنت بە باوکی ڕەحمەتی داوە کە بەردەوام بی لە ڕوبەڕووبوونەوەی ستەم و نادادی و پشتگیری خەڵکی لێ قەوما بکەیت. ئەمە چ سوودێکیە بۆ بابایەکی دەنگدەر بۆ هاوڵاتیان؟ ئەوەی ئەمڕۆ لە واقعی کۆمەڵگەی کوردیدا ئەگوزارێ ئەوەی کە ئێمە هەمومان بەدەستیەوە ئەناڵین ستەم و ناحەقی و نادادیە. جەنابی مەرحومی باوکم کە یەکێک بۆ لە دامەزرێنەرانی بزوتنەوەی ڕابوونی ئیسلامی لە کوردستان دوای ئەوەی کە ئەو بزوتنەوەیە تحقیقی ئامانج و ئەهدافی خۆی دەکات و دێتە بوون سەیرەکات ئێمە ڕژێمی بەعسمان ڕووخان سەدامێکمان لەناو برد، بەڵام لە وتارێکیا دەفەرمێت ئێمە بۆ ئەوە شۆڕشمان کرد کە دژی ستەم و ناحەقی و ناعەدالەتی بین کە عەدالەت بەرپا بێت لە کوردستان و لە نیشتیمانەکەمان، بەڵام ئێستا بە سەداممان هەیە، واتە بە سەدان کەسمان هەیە کە ئێستا ناحەقی و ناعەدالەتیەکەن، ئێستا ماف و حەقی هاوڵاتیان نەخۆن، ئێستا قۆرەخکاریەکەن، کەواتە ئەم خەباتە سیرەکەی پێویستی بە بەردەوامیە، پێویستی بە ئەوەیە کە ئێمە لەسەری بەردەوام بین تا ئەو کاتەی کە هاوڵاتیان بگەن بە مافی حەقیقی خۆیان و تا ئەو کاتەی ئێمە بتوانین هەنگاو بنین و دادگەری بەرپا بکەین لە کوردستان. باشە ئەو بازنەی کە جەنابەت تێیدا بربژێری بازنەیەکە لە خۆرئاوای پارێزگای هەولێر لە نێو قەزای شاردا زۆربەی ئەو گەڕەکانی تێدا هەژار نشینن. سەرەتا دەمەوێت بزانم لە کوردستان و عێراقێکی دەوڵەمەند بۆچی دەبێت تا ئێستا خەڵکێک هەبێ محتاجی ژیانی ڕۆژانە بێ یان بەدیوێکی تکە دەتەوێت وەکو کاندید چی بکەیت وەکو بەڵێن لە کارنامەی خۆت و کۆمەڵی دادگەری بخێ سەرخارمانی ئیشەکانت بۆی پشتگیری خەڵکی بە تایبەتی کەم دەرامەت و هەژار بکەیت. لە ڕاستیە ئێمە خۆمان چونکە لە چینی هەژار و کەم دەرامەت بووین و لەگەڵ یانە ژیاوین
و لە ڕاست ئێمە بەشێکین لەو میلەت و لەو گەلە بەداخەوە ئەوەی کە ئەبینین ئێستا ژێرخان و سەرخانی ئەو میلەتە بەتاڵان نەبرێ ئەینا ئەو میلەتە خاوەنی ژێرخانێکی زۆر دەوڵەمەنە ئەو میلەتە میلەتێکی دەوڵەمەنە ئەو میلەتە ئەتوانێت بە باشترین شێوە ژیان و گۆزەران بکە بەڵام بەهۆی ئەوەی کە سەروەت و سامانی میلەت لە دەستێکی ئەمینانیە لە دەستێکی شەفافانیە وەزعی میلەتە بینین تەنانەت ئەو کەسانەشی کە موچەخۆرن موچەکانیشیان کە لە عێراقەوە بۆیان دێ کە لە بەغداوە بۆ دێ ئەوەش بەتاڵانە کەوات ئەمە چیمان پێ دەڵێ ئەوەمان پێ دەڵێ ئێمە ڕاپەڕینمان کرد ڕاپەڕین دژی ستەم و ناحەقی و ناعەدالەتی بەڵام ئێستش سیرەکەی کەس و حیزب دەستی گرتووە بەسەر سەرجەمجومگە و سێکتەرەکانی کوردستان و هەرێمی کوردستانە سەروەت و سامانی کوردستان لە بەرژەوەندی و لە خزمەتی طەبەقەیەکی باڵادایە سیرەکەین لە کوردستان ئێمە چینایەتیمان هەیە هەموو ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە نادادی کۆمەڵایەتیمان هەیە ئێمە هاوڵاتی بوون لێرەدا پێوەەر نییە بۆیە بۆ ئەوەی ئێمە ئەرکی سەرشانمانە وەکو کەسانێکی موسڵمان وەکو کەسایەتێک وەکو سەرکردەیەکی موسڵمان کە خۆمان بە بەرپرسیارە زانین بەرامبەر بەو بارودۆخەی کە ڕووی لە کوردستان و هەرێمی کوردستان کردووە ئێمە لەم ساڵانەی دواییە قەیرانی سیاسیمان هەیە قەیرانی ئابووریمان هەیە قەیرانی پەروەردەییمان هەیە قەیرانی کۆمەڵایەتیمان هەیە چێلی بەرپرسە ماوەسە چێلی بەرپرسە کە ڕەنگە ئەو پرسیارە دەبەسمەوە بەوەی کە زۆر جار دەوترێت هەمووتان وەکو یەکن هەموو ڕەنگەکان جیاوازیان نییە کۆمەڵی دادگەری جیاواز ناکەن لەگەڵ حیزبێک کە لە دەسەڵات و 30 ساڵە لە دەسەڵاتە یان لە دامەزرانەوەی عێراق بەشدار بووە پۆستی بەرزی هەیە هەمووتان بەڕاز وەکو یەکن یان چێ بەرپرسە لەم بارودۆخە نەخێر بەداخەوە وەکو ئەو ڕۆیایان دروست کردووە ئەو تێڕوانینەیان دروست کردووە حیزبە دەسەڵاتدارەکان کۆمەڵی دادگەری کوردستان هیچ سەروەت و سامان و داهاتێکی ئەو میلەتی لە بەردەستانیە خاڵە سنووریەکانی لە بەردەستانیە بیرەنەوتەکانی لە بەردەستانیە کەواتە ئەوەی کە خزمەت ئەکا یەکەم دڵسۆزی کۆمەڵی دادگەری کوردستانە کە هیچ کاتێک وەکو دەسەڵاتداران نەبووە با میلەت بێن تاقیمان بکەنەوە بزانە ئەگەر ئێمە بچینە دەسەڵات هەروین ئەگەر وابین ئێمە حەقی ئەوەیان پێ بدەین ئەوان جارێکی تر گۆڕانکاری لەوا بکەن بۆیە میلەت بەرپرسە لەوەی ئەگەر بێدەنگ بێت بەرامبەر بۆ ستەم و ناحەدالەتی کە بەرامبەر یەکرێت وتەیەکمان هەیە هەمومان دەڵێن خۆی مەزڵوم ئەگەر قبوڵی زوڵمی کرد یا ستەم لێکرا و ئەگەر قبوڵی ستەمی کرد خۆی دەبێتە بەشێک لە ستەم واتە ئەوێتە بەشدار لەوەی کە ستەمی بەرامبەر دەکرێت ئەگەر هاوڵاتیان لە هەرێمی کوردستان باسی لەوە کرد فەرمووی ئەوە دەنگماندا بە ئێوە و ژمارەی نوێنەرەکانی ئێوەمان زیاد کرد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەتوانن چی بکەن بە تایبەت لە مافەنەتەوەیکان چونکە زۆر جار دەبینین لە هەرێمی کوردستان حیزبی دەسەڵات بە کەیسی نەتەوایەتی بەکاردێنێت لە پێناو بەرژەوەندی خۆیان ئێوە چی جیاوازتر دەکەن لەو بارە ئێمە دیارە بە شاهێدی خەڵک و بە شاهێدی هاوڕێیانی نوێنەرانمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵی دادگەری کوردستان بەردەوامیە دوو نوێنەر یا سێ نوێنەری هەبووە بەڵام توانێتی سەنگی هەفتا نوێنەری هەبێت و توانێتی داکۆکی کارێکی ڕاستەقی نەبێت لە ماف و حەق و شایستەداریایەکانی گەلی کوردستان و کوردستانیان بۆیە ئەگەر هاوڵاتیان دەنگ بە نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان بدەن کە دڵسۆزی خاک و نیشتیمانن بە دڵنیاییەوە توان گۆڕانکاری بکەن چونکە بەهێزی هەر هێزێکی سیاسی ئەگەڕێتەوە بەوەی کە چەندە پێگەی بەهێز بێت لە عێراق لە بەغداد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێستا چەندە پشتگیری هاوڵاتیان گرنگە لە ئێستادا 100% پشتگیری هاوڵاتیان گرنگە بۆ سەرخستنی نوێنەرانی خۆیان نوێنەری ڕاستەقینەی خۆیان نوێنەری دەستپاکی خۆیان نوێنەرێک کە متمانەیان پێیەتی نوێنەرێک کە ئەمینە زۆر گرنگە هاوڵاتیان دەنگ بە کەسانی ئەمین بدەن و خۆشیان نەزانن ئەو کەسانەی کە ڕابرد و پاکن کە قەناعەت و بیر و باوەڕیان پاکە کە ئیمانیان هەیە ویژدانیان هەیە
ئەمانەتدارترن لەوانی باشە یەشێک لەو دروشمانەی کە هەتا کاندیدی ژمارە 25 لە بازنەی سی پارێزگای هەولێر دەنگ و متمانەی ئێوە دەکەینە سەنگەری ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی و بەتاڵانبردنی داهات و سامانی گشتی میلەتەکەمان لە بەغدا ئەمە چۆن جێبەجێ دەکرێت ئەمە ئێستا پێویستی بەچیە بۆ ئەوەی ئەو دروشما کە بەڕاستی دروشمێکە خەڵک پێویستی پێیەتی چکە جیاوازی بکەین لە نێوان ئەوەی کە ستەمکارە ئەوەی پژگیری ستەم لێکراو دەکرا چۆن دەتوانم دروشمە جێبەجێ بکەن یەکێک لە گرنگترین خاڵەکان ئەوەیە کە ئێمە لە قاڵبی دروشم بچینە دەرەوە بە کردار بین ڕوبەڕووی ستەم و ناحەقی و نەعەدالەتی بینەوە من وەکو خۆم متمانەم بە خۆم هەیە بەپێی ئەو ڕابردووی کە هەمە و بەپێی ئەوەی کە لەسەری پەروەردە کراوم کە سەکۆیەک بووین بەردەوام دژی ناحەقی و نەعەدالەتی و گەندەڵی هەل لە ساڵی هەفتاکانەوە ئێمە لەسەر ئەو قەنەعەتە هاتوین و گەورە بووین و پەروەردە کراوین بۆیە ئەمانەوێت بەردەوام بین بەڵام بە بەهێزیمان بە دەنگ و متمانەی هاوڵاتیان واتە ئێمە ئەگەر سەنگ و قورساییمان زۆر نەبێت ئەو ئامانجانەی کە هەمانە ناتوانین تەحقیق بکەین ڕایەک هەیە ئێستا بەوەی کە ئەوانەی کە دەردەچن دەبنە نوێنەری خەڵک بە تایبەتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەنها ژیانی خۆیان دەگۆڕێ تەنها ئەوەیە ئەوانی کە دەبنە نوێنەر هیچیان پێ ناکرێت لە بۆ ژیانی خەڵکی تا چەند ئەمە لەسەر کاندیدی ژمارە 25 لە بازدەی سی پارێزگای هەولێر جێبەجێ دەبێ ئەگەر بێت و متمانەی خەڵکی بەدەستێنا بەدی وێشکە بڵێم ئەم خەڵکە لە یاد ناکەن کە دەنجیان پێدان یاخودنا بەڵێ من حەزەکەم ئەو پرسیارە لە هاوڕێکانم بکەن و لە پشتیوانانم بکەن بە ماوەی 25 ساڵی خزمەتم لە کاری ڕێکخراوەی و کاری حیزبیدا بەردەوام توانیمە وەفادار بم بە بەڵێنەکانم لە هەر ئەرک و بەرپرسیارەتێک کە پێم سپێراوە سەرجەم بەرپرسیارەتەکان ئەوەی کە تا ئەمڕۆ پێی گەیشتوم کە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانم توانیومە بە باشترین شێوە ئەدای ئەرک و بەرپرسیارەتی خۆم بکەم چونکە خۆم بە بەرپرسیارە زانم بەرامبەر بۆ ئەرکە یەخرێتە سەرشان و هیچ کاتێکیش هەوڵم نەدا و هەوڵیش نادەم کە شکارم بۆ خۆم بێت بەڵکو ئەوە دروشمی منە هەموو کەس و کار و خێزانەکەش مەزانن کە من بۆ خۆم نییە چونکە خۆم پێویستیم لە ڕووی مادیەوە الحەمدولیلا تەمکینم هەیە بەپێی ئەو ئەرکەی کە خۆم هەم بووە خۆم مامۆستام لە خزمەتی پەروەردەیە بووم و لەگەڵ ئەوەشە هاوسەرم بە هەمان شێوە الحەمدولیلا مامۆستایە هەرچەند ئێمە قۆناغی زۆر سەختی ژیانمان بڕیوە تا گەیشتوینەتە ئێرە بەڵام الحەمدولیلا تاقە و توانای خۆمان لەوەیە بینینەوە چ لە ڕووی مادی و چ لە ڕووی مەعەونەوی بتوانین خزمەتکارێکی ئەو گەل و میلەتی خۆمان بین پێشتریش ئەوەمان سەلمان بووە باسی کاری حیزبیت کرد لە دوو خولی کۆنگرەی کۆمەڵی دادگەری دەبی بە ئەندامی سەرکردایەتی ئەو ئەزمونەی نێوکاری سەرکردایەتی بە تایبەتی لە کاری خوشکان سەدەخاتە سەر خەرمانی کار و چاڵەکیەکانت بۆی بتانی لە ناوەندێکی گرنگی یاسەردانانی وەک ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەتی لە مافی ئافرەتان و نێوجەوانان لە نێو پرۆژە یاسایەکاندا پشک و بەشت هەبێ و پشتگیری ئافرەتان بکەیت بەڵێ دیارە ئێمە بەپێی ئەزمموی کارم لە سەرکردایەتی وە پێشتریش لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە دوو خول سکرتەیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بوون ئێمە لە ئێش و ئازار و نەهامەتیەکانی ئافرەتانی کورتێ دەگەین ئەزانین پێویستیان بە چییە ئەزانین لە چ ڕوویەکەوە ئەبێ ئێمە پشتگیریان بکەین ئێمە بە سەدان ئافرەتمان هەیە کەم دەرامەتە بە سەدان ئافرەتمان هەیە هەژارە بە سەدان ئافرەت و هەزاران ئافرەتمان هەیە بێسەرپەرشتە ئێمە ئێستا لە ڕێکخراوەکەی خۆمانە بەشێکی تایبەتمان هەیە کە بەشی سۆمای چاوانە و ئێمە ئیشرافی عامی دەکەین لە سۆمای چاوان بە هەزاران ئافرەتی بێسەرپەرشت کە خاوەنی مناڵی بێسەرپەرشتە ئێمە هاوکاری پشتیوانیانەکەین کاری خێرخوازیمان خستووەتە پێشینەی کارەکانمان
پاشان ئافرەتانمان هەیە کە بەڕاستی خاوەن پێداویستی تایبەتن، ئافرەتانمان هەیە کە لێ قەوماون بەهۆی کارەساتەکانی ئەنفال و کیمیا بارانەوانە بەردەوام توانیمانە دەستی پرۆژەکانمان بگات بۆ ئافرەتانە و لە خزمەتیان دەبین. ئەگە بچینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیارە ئەو پرۆژانە بەهێزترە بن و لەوێوە ئەتوانی پاڵ پشتی و پشتیوانی ئافرەتان بکەین و خزمەت گوزاریە تەندروستی و کۆمەڵایەتیەکانیان ئینشاءڵڵا بۆ ئەزمموی بەشداریکردن لە هەندێک کۆنفرانسی نێودەوڵەتی هەیە لە بابەتی ئافرەتان هەم لە ناوەخۆی کوردستان هەم لە دەرەوەی کوردستان ئەمە چەندە گرنگ دەبێت وەکو سیڤیەشی کەسی. بەڵێ لە ڕاستی ئەوە گەڕێتەوە بۆ ئەزمموی کاری من لە کاروباری ئافرەتانە و لە ڕێگەی بەشداریکردن لەو کۆنگرە و کۆنفرانسانەدا چ لە ناوخۆ چ لە دەرەوە زیاتر ئاشنا بووین بە ئێش و ئازاری ئافرەتانی تری دنیا و بەستنەوەی ئەو ئێش و ئازارانەی ئافرەتانی کوردستان بەوانیش بە ئافرەتانی تری دنیا. ئێمە ئێستا بەشێکین لە هاوپەیمانی نێودەوڵەتی ژنان بۆ داکۆکیکردن لە مافی ژنان. ئێمە هەوڵ ئەدەین نەهامەتی و ستەم و ناحەقی و ناعەدالەتیەکان کە بەرامبەر بە ئافرە دەکرێت لە کوردستان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە کۆمەڵگەی عێراقی بە پرۆژەی یاسا چارەسەر بکەین و بتوانین خزمەتکارێکی ڕاستەقینەی گەل و میلەت و ئافرەتانی خۆمان بین. هەوڵ دەدەم هەندێک هاوڵاتی بدوێنم لەسەر بابەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بە تایبەتی هەڵبژاردننی پێشوەختە ئەگەر پرسیارێکیان ڕوبەڕووی جەنابەت کردەوە لەبارەی داکۆچیکردن لە مافی خەڵکی بەگشتی دەتوانی وەڵامیان بدەیەوە. لە نوێنەری تۆ بەردەوام لەگەڵ کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێ خۆرئاوای هەولێر مامۆستا هەوڵ دەدەم یەک دوو هاوڵاتی وەرگرم لەسەر بەشداری خاتون بەخێر بێی. حەزم لێ سەرەتا بزانم یعنی هەندێک خەڵک بەشداری هەڵبژاردن ناکە لەسەر بەشداریکردنی هەڵبژاردن چ دەڵێ؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم سواس بۆ خۆی ئێمە خۆمانی گلای کردو بەشداری هەڵبژاردن دەکەین بۆ ئەوەی دەنگەکانمان نەفۆتێن نەسووتێن. بەشداری هەڵبژاردن خۆی لە خۆیدا سلبیات و ئیجابیاتی هەیە. تۆ ئەگە بتوانی کەسانی نوێنەرێکی چاک و ڕاستەقینە و دڵسۆز هەڵبژێری ئیدی دەنگەکەت بە خەسار ناچی. سپاس بۆ خوا ئێستەوە ئەوساقمیەتان بە ئێمە ناسام ئەوساقمیرێکی محەممەد بەرزنجی کە خۆی کاندید کردیە ئێمە دەنگمان لە بۆ ویە لە بازنەی سێ ژمارە 25 لە خۆرئاوا. هۆکاری چییە ینی دەنگ مامۆستا بڵێسانی کە دەیکرد مەسەرەن ئەو بەڵێنانەی کە بە ئێوەی داوانە گفتوگۆی کە کردیتان کاریگەری چی هەبوو؟ بەڵێ ئێمە زۆر بینیومانە بەڕاستی لەگەر هەماهەنگی نەک هەر لەگەر ڕێکراوەکەی خۆی وەکو کۆمەڵی دادگەری بەڕاستی یعنی هەماهەنگی لەگەر زۆربەی ڕێکراوەکانی خوشکان هەیە یعنی ئافرەتان یعنی زۆر لەگەر ئافرەتان هەماهەنگی و ئەوەی هەیە یعنی کۆنتاچی هەیە و زۆر ئیشی لە سەبواری ئافرەتان کردووە. ئێمە ژۆکو ئافرەت دەبێت دەنگمان بۆ ئافرەت بێ یعنی هەوڵ بدەین دەنگمان بۆ ئافرەت بێتن و ئەوەی کە داوا دەکەم هەر ئەوەی لەو سنوورەشە دەنگەکەی خۆی نەفۆتێنێ دەنگ بداتە مامۆستا قومریە. مامۆستاەوە یەکێکە لە دەنگدەرانێت بێگومان کۆمەڵێک شتی جنابتی باسی بە تایبەتی لە بواری ئافرەتان و داوا دەکە ئافرەت پاڵپشتی کاندیدی ئافرەت بکە قسە چی لەسەر ئەوە؟ وەڵاهی ئەوە حەقیقەتێکە هەروەکو وتم هەردووکیان وەکو یەک لە یەک ڕەگەزن کەواتە ئەمان زیاتر لە یەکتر تێدەگەن ئاگایان لە ئێش و ئازار و معانەتەکان و ناڕەحەتیەکانە. بە تایبەت ئێمە ئەبینین لەم ساڵانەی دواییە بارودۆخی ئافرەتان زۆر خراپە بە هەموو شێوەیەک بڵێ تونند و تیژیەکان زیادی کرۆ بەرامبەر بە ئافرەتان ئەکوژرێن. ئەمە بۆ چێ گەڕێتەوە؟ ئەمە بۆ ئەوە گەڕێتەوە یاسایەک نییە بەپی پێویست پارێزگاری لە ئافرەتان بکە و لە خاڵێکی تر ئافرەتانمان لە معاناتێکی زۆردا دەژین. ئافرەتانمان بەڕاستی بە ئیستحقاق و مافەکان و مافەڕەوە و شەرعیەکانی خۆیان نەگەیشتون و ناگەن. بۆیە پێویستیان بە نوێنەرێکی ڕاستەقینە هەیە ئەو نوێنەرەی کە لێیان تێبگات کە بزانێ پێویستیان بە چییە کە بزانێ ئازارەکانیان چییە بۆ ئەوەی بتوانێ ئیش لەسەر
ناڕەحەتیەکان و ئیش لەسەر ئەو یاسایانە بکات کە پێویستە بۆ ئافرەتان. باشە با من سم خاتونی شتکە وەرگرم مامۆستا لەگەڵمان بە زانم یەکە شتکە وەرگرم لەسەر بابەتی بەشداریکردن لە هەڵبژاردن خاتون ئەو کاتت باش؟ سەرەتا لە بەشداری هەڵبژاردن چ دەری بەشداری دەکەن لە هەڵبژاردن یاخودان؟ من وەکو ئافرەتێک پشتگیری مامۆستا قومەریەی دەکەم متمانەم پێی هەیە ئینشاڵڵا سەر دەکەوی سەرکەوتوو دەبیتن هیوادارم هەموو ئافرەتێک دەنگ بدەن بە مامۆستا قومەریە ژمارە 25 لە بازنەی سێ ڕۆژئاوای هەولێر چونکە لەبەرەوە دەنگەکانیان بە پیرۆ ناڕۆ دەنگەکانیان ناخۆتیەکەن ئینشاڵڵا هیواداری مامۆستا قومەریە سەرکەوتوو بیتن و دەنگەکی باش بەدەست بینیتن چونکە لەبەرەوەی ئافرەتێکی لێ هاتووە شایانی ئەو جێەیە یعنی شایستەی کە بچیتە پەرلەمانی عێراق داکۆکی بکاتن لە مافی هەموو چین و توێژەکە. مامۆستا وەک دەبینی ینی کۆمەڵی کەس پشتگیری جەنابەت دەکەن بەوەی کە سپاس بۆخوا دڵمان خۆشە بەڵێ نوێنەری ڕاستەقینەی خۆیان وژێ لەسەر ئەمە چی دەیت بەتایبەت پشتگیری خەڵک بەگشتی ینی؟ بەڵێ من هەر لێرەوە سوپاس و متمانە و پشتگیری خەڵک دەکەم دەڵێم ئەو متمانەی ئەوان ئەو دەنگەی ئەوان دەبێتە هێزێکی باش بۆ ڕوبەڕووبوونەوەی ستەمکاران و بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بۆ بەدەستهێنانی مافەکانیان و بۆ گۆڕینی ژیان و گوزەرانیان و بۆ ئەوەی بتوانین بە دەنگەکانی ئەوان چاکسازێکی ڕاستەقینە بکەین و بتوانین بە دەنگەکانی ئەوان داکۆکی لە حەق و ماف و شای سەدارایەکانیان بێت. سڵاو کاکە باشی شکر سەلامەتی باشی براکەم بەشداری پرۆسی دەنگدانەکەی ئینشاءڵڵا 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 دەنگت بۆ کەسێک بێ کە لە قیامەت ئینشاءڵڵا لی بەرپرسیار نەبی باشە براکەم سەلامەتی دەنگدان چ دووربی لە هەموو دەستێوەردانەگەیان حیزبیان هەر شتێکی دیکە هیوادارم پرۆسەی وابی کە خەڵک بتوانی بە ئازادی دەنگ بدا ئەو کەسێک کە شایستەیە دەنگ بدەنەوەی. پێت وایە بەشداری زۆری هاوڵاتیان گرینگە لە کەمکردنەوەی ڕێژەی ساختەکاری؟ بە تاکید هیوادارم ئەوەی کە حەقی خۆتی کە دەنگدا گەیشتە ئەو تەمەنەی کە دەنگدا با دەنگ بدا لەوەی کە ئینتخابەچی ساڵ ینی بێ غەڵ و غەژ ئەوەی کە شایستەی دەنگ بداتەوی. مامۆستا قومەریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 25 لە کۆمەڵی دادگەری ئەگەر بێت متمانی خەڵکی بەدەستێنە بۆی کار لەسەر ئەو بابەتانە بکات. وەڵاهی ئیشی یەکەمی هیوادارم ئەو گەنجانێک کە دانە مەزراینە هیوادارم ئیش لەسەرەوە بکە کە گەنجەکان دابمەزرێنی واستە کاری نەبی خەڵکەی یەکجار زۆر بێ ئیشە لەو زوروفە ئێستا هیوادارم ئیش لەسەرەوەی بکە بە دەرەجەیە پاشانیش کرێچێکی یەکجار زۆر هەیە هەمووان دەزانن هیوادارم ئیش لەسەر وەش بکە. پێشنیارەکان و بە گوێ لێ بۆ ئەم پرسیار لەسەر بابەتە لێ کردی بە تایبەت ڕەنگە کاکەش بخۆی دەرچوو بێ و ئەو معانات و گرفتە باش دەزانێت. ڕاستە ئێمە ئینشاڵڵا ئەبینە خزمەت گوزاریان و خزمەتکاریان ئەوەی کە پێمان بکرێ ئینشاڵڵا پێشمان دەکرێ ئاگامان لەو خەموو ناڕەحەتیانە هەیە و ئەمەش هەمووی نەتیجەی ستەمە چونکە ئەگەر عەدالەتی کۆمەڵایەتیمان هەبێ دیارە ئەو شتەمان نابێ ئەو هەموو گەنجە تووشی ئەو معاناتە نابێ ئەو هەموو گەنجە بێکار نابێ نامان بێت کە ئەو دەسەڵاتدار نەک لە هەرێمی کوردستان لە دەرەوە لە جەزیرەکانە مڵک بۆ خۆی بکڕێ ئەو هەموو کرێنشین و فەقیر و هەژارەشمان هەیە وایە بەڕاستی نانیشینێ ڕاستە دەنگە کاتانی ئینشاڵڵا نەتیجەیە بێ سەرچاو. مامۆستا بوارێکی دیکە کە تایبەتبەندی زیاتری بوار و پسپۆڕی خۆتە بەڕاستی بواری پەروەردە و فێرکردن ئەزمونێکی چەندین ساڵەی باش لە بواری پەروەردە هەیە لە عێراق بەگشتی و لەو نێوەندەشدا لە هەرێمی کوردستان بە خۆمان دەزانین سێکتەری پەروەردە بەڕاستی نیشانەی پرسیاری زۆری لەسەرە. چۆن دەتوانن لە کارنامەی خۆتان بە هامانجی بێگومان دواتر لەگەڵ ئەندامانی دیکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بتوانن بوار و کەرتی پەروەردە لە عێراق بە ئاراستەیەکە داببەن
کە خەڵک متمانەی هەبێ بە تایبەتی بە کەرتی حکومی. بەڵێ دیارە بۆ بواری پەروەردە و فێرکردن ئێمە چەند جونگەیەکی ئەساسیمان هەیە کەواتە ئێمە بێبین سێری ئەو جونگانە بکەین لە عێراقیش و لە هەرێمی کوردستانی بزانین هەر یەک لەو جونگانە چەندە بەهێز باشە یەکێک لەو جونگانە بەڕاستی منهەجی پەروەردەیە سیرەکەین منهەجی پەروەردە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو منهەجە لەگەڵ ئەو واقعە ژینگەی و لۆجیستی و ئامادەکاریانەی کە هەیە لە هەرێمی کوردستان ناگونجێ منهەجێکمان هەیە منهەجەکە سویدیە باشە واتە هەر وانەیەک ئەبێ هیچ نەبێت لە سەعاتێک کەمتر نەبێت ئەو ئەبێ قوتابی زیاد لە 10 سەعات لە قوتابخانە بێت کۆنتاکتی ڕاستەوخۆی لەگەڵ مامۆستاکەیە هەبێت بۆی بتوانێت هەزمی ئەو منهەجە بکە لە کوردستان سێری هەرێمی کوردستان بکەین ئێمە قوتابخانەکانمان بەهۆی کەمی بیناوە قوتابخانەکانمان 3 دەوامی و 2 دەوامین کەواتە قوتابی ئەو پەڕیسێت تا 4 سەعات لە قوتابخانەیە ئەمە یەک ئەو منهەجە ئامادەکاری بۆ نەکراوە لەلایەن مامۆستاوە مامۆستا منهەجێکی خراوەتە بەردەستی کە ئەبێ بیڵێتەوە بەڵام خۆی ئامادە نەکراوە کەواتە ئێستا کەموکوڕی و کەلێنەکان باش دەزانن باشی دەزانن بەڵێ و دەزانن برینەکە لەکوێیە کەواتە ساڕێژکردنی ئەو کاتە دەکەوێتە ئەستۆی ئێوە وەکو ئەگەر بێت نوێنەری خەڵک بن و ئەو متمانەیە بەدەستبێنن حەزەکەم ئاماژە بە یەکشت بکەم لە هەموو وڵاتانی دنیا مامۆستا پێگە و پلەی تایبەتی خۆی هەیە مادی و معنەوی باشە ئێمە لەم ساڵانەی دواییە لە هەرێمی کوردستان مامۆستا ڕووخێنراوە چ لە لایەنی مادی چ لە لایەنی معنەوی چ لە لایەنی دەرونیەوە واتە تووشی دڵەڕاکی و قەلەقیەکی زۆر بووە ئەم مامۆستایە کە هەموو خەمی ئەوەیە کە ڕۆڵەیەکی باش پێ بگەێنێت و بیکاتە مهندس دکتۆر کەسانێکی سەرکرد و کەسایەتی کە خزمەتی میلەتەکەی پێ بکە بەڵام کاتێک کە خۆی ئازاری هەبێ ئێشی هەبێ گرفتی هەبێ ئایا ئەتوانێت ئەدای و ئەرکوبە پرسیارەتی خۆی بکە کەواتە ئەلێرەیە ئێمە دیسان جارێکی ترچیمان هەیە کێشەمان هەیە ئێمە پلان و بەرنامەی تۆکمە استراتیجیمان نییە بۆ بەرەو پێشبردننی پەروەردە و کەرتی پەروەردە با دەبێت ئەوە ئیزافە بکەم بەڕاستی جەنابەت یەشێکی لەو دایکانەی کە ڕۆڵی باشتە بۆ لە پەروەردەکردنی منداڵەکان هەم لە خۆناغەکانی خوێندن ئەمە ئەزمونە چەندە گرینگە دەبینین ساڵانە قوتابیان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پۆلی 12 تەمان ئەو گرفتە لە هەموو عێراقیش هەیە ڕەنگە بەدەست کەمی بەدەستێنانی نمرەوە ئەم بابەتە بناڵێن بەڵام جەنابەت سەرکەوتوبی چۆن دەتوانێت ئەو ئەزمونە بگوازیەوە بە تایبەتی لە بواری پەروەردەکە باسمان کرد بە پێی ئەزمونەی خۆم کە هەمە یەکەم وەکو دایکێک دووەم وەکو مامۆستایەک ئێمە ئەتوانین لەم چوارچێوەیەدا لەبەرەوەی ڕوئیامان ڕوونە ئەمانەوێت نەوەیەکی بەهێز لە ڕووی زانستی و لە ڕووی جەستەیی و لە ڕووی دەرونیەوە پێشکەشی کۆمەڵگە بکەین کەواتە ئەبێ هەوڵ بدەم چاکسازی بکەم لە سەرجەم سێکتەرەکانی پەروەردەیە یەکێک لە گرفتەکان ئەوەیە پۆلی 12 لە کۆمەڵگەیە و لە لای وەزارەت و لە لای بۆتە شەبەحێکی زۆر گەورە لە بەردەم قوتابی ترسێنراوە ئەبێ کارێ بکەی ئەو ترسە بڕەبێتەوە یەکێک لە گرفتەکان کە ئەم ساڵانی دوایی تووشی بووین و ئەمساڵ بە تایبەتی ئەوە بۆتە خەمێکی گەورەی من بێمتمانەیەکی زۆر لەلایەن قوتابیانی پۆلی 12 بەرامبەر بە پەروەردە و سیستەمی پەروەردە و لیجانەکانی بەڕێوەبردننی تاقیکردنەوەکان دروست بووە سیرەکەی کەرتی پەروەردە هەر ئەمساڵ ڕێژەی ناجحبوون لە 25 لە زانستی لە وێژەیی لە 18 بەڵام ئەو لە 125 و لە 18 دەرەجەکانیان زۆر باڵەیە واتە ئێمە جیاوازی چینایەتیمان لە کەرتی پەروەردە شەبینین ئەمە گرفتێکی زۆر سەرەکیە مناڵ تەلەبە وای لێ هات و متمانین یاڵە من هەر بشخوێنم تەڵەبەی تر هەیە کە خاوەنی دەسەڵاتەکەی لەوەشا لە کەرتی پەروەردەشا بەکارەهێنێ قۆرخی
ئەو پێگە دەسەڵاتی خۆیەکە بۆ گەندەڵی لە کەرتی پەروەردە. بەهۆی ئەو سیاسەتەی لە عێراق و ئەو حکومدارەی لە عێراق بەگشتی هەیە بێگومان لە هەرێمی کوردستانیش ئەو سیاسەتە درێژکراوی و سیاسەتەیەکە لە عێراقەیە گرفتمان گرفتی گەنجانە بەڕاستی لە عێراق بەگشتیوە بە تایبەتن لە هەرێمی کوردستان ڕۆژانە گەنجان بێئومێد دەبن لەو دۆخەی کە لە هەرێمی کوردستان هەیە. چۆن دەتوانین ئەگەر نوێنەری ڕاستەقینەی خەڵک هەڵبژێردە جەنابیشت بەربژێرێکی بە ژمارە 25 لە بازنەی 3 پارێزگای هەولێر دەتوانی چی بکەیت بۆ ئەوەی گەنجان ئەم سەرگەردانیە بەردەوام نەبێ و ئومێدێک ببەخشینەوە بە سیاسەتکردن بۆ ئەوەی لە حکومداریدا ڕەنگ بداتەوە حکومدارێکی دروست لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان هەبێ. ئەوەی کە ئێستا هەیە ئەبێ ئێمە بە شوێنەوەدا بگەڕین و گەڕاویشین بزانین برینەکان لەکوێدا بەچی ئەتوانین ساڕێژی کەین. گەنجانی ئێمە یا بێئومێدن لە ژیان، بێئومێدن لە گەشەکردن، بێئومێدن لە بەرەو پێشچوون، لەبەرەوەی زۆربەیان دێن نیشتیمان وڵاتی خۆیان بەجێ دەهێڵن ئەچن ڕووەکەنە دنیایەکی نادیار، داهاتوویەکی نادیار، ئایندەیەکی نادیار. چونکە ئێمە پێی دەڵین سەراب هەان لە دوورەوە سەراب چۆنە، یعنی وا دەزانێ ئەوە شوێنێکە شوێنی خۆشگوزەرانیە دەرەوەی نیشتیمانی خۆی، بەڵام کە دەچێتە ئەوێ شەر ناتوانێت بێتە نیشتیمانی و ئاسوودەی بکە. و لێرەش پرۆژەکان لە خزمەتی گەنجانانی، پرۆژەکان لە هەرێمی کوردستان هیچ گرنگیان بە گەنج و پێداویستیەکانی گەنجان نەداوە، چ لە بواری دامەزراندن. یعنی ئێستا لە ئەوانەی کە زانکۆ پەیمانگا تەواوەکەن لە 2013 و 2014 بە دواوە دامەزراندن نییە، ئەبێتە دکتۆریش ئەوە دامەزراندنی نییە. کام کولیە کام زانکۆ بەرزە تەواوی دەکات دانامەزرێ. ئەشبینین بەهۆی دەسەڵاتی حیزبەوە کەسانێکی بێشەهادە لە سێکتەرە زۆر گرنگ و بەرزەکانە دانراون، کەواتە ئەمە گەنج بێهوا دەکات. مستەلزەماتی ژیانێکی سادە و ئاسوودە بۆ گەنجان فراهەم نەکرا. باشە بە پرسیارێ بکەم لەسەر بەگشتی کارنامەی کۆمەڵی دادگەری کە لە هەفتەوەرە خۆی دەبێنێتەوە تەرکیزی زیاتر و فۆکسی زیاتر لەسەر چیە لە کارنامەکەی کۆمەڵی دادگەری ئەگەر بێت و نوێنەرانی بە ڕێژەیەکی باش دەربچن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. خۆی کارنامەکەی کۆمەڵی دادگەری کە ئێمە کاندید و کۆمەڵی دادگەری کوردستانی و لە چوارچێوەی کارنامەی کۆمەڵی دادگەری کوردستانە پلان و بەرنامە پرۆژەکانمان ئێمەش داڕشتووە. یەکێک لە سێکتەرەکان کە ئەوێ ئیشی لەسەرکە ماف و ئازادیەکانە، چونکە ئەمە یەکێکە لە برینەکانی کۆمەڵگەی ئێمە و برینەکانی گەنجان، واتە ماف و ئازادیەکان پێشێل کراون ئەو بە پێویست ئازادی ڕادەربڕی نیشمانیە ئێمە لە هەرێمی کوردستان، کەواتە ئەبێ ئێمە لە بەغداوە ئیش لەسەرەوە بکەین کە لە دەستوری عێراقا جێگیر بکرێەوە لە یاسا و مادە دەستوریەکانە ئێمە جێگیری بکەین کە چۆن بتوانین پارێزگاری لە ماف و ئازادیەکانی تاکەکانی کۆمەڵگە بکەین و ماف و ئازادیەکانی گەنجان بکەین. پاشان ئێمە بتوانین ئەوەی کە ئێمە بەدەستیەوە ئەناڵێنین ناشەفافیەتە لە داهات و خەرجیەکانە لە پشکی هەرێمی کوردستان لە بەغداد کە یاری پێدەکرێت، یاریەکی سیاسی پێدەکرێت پشکی هەرێمی کوردستان لە بەغدا. ئێمە ئەبێت کار بۆ ئەوە بکەین کە یەکەم موچەخۆری ڕاستەقینە لە هەرێمی کوردستان بزانین کێیە، چەند کەسە ئەوانەی کە بندیوارن و لە ژێر سێبەری موچەخۆری ڕاستەقینەدا یەن مافی ئەمان دەخۆنە بێ ئەوانە هەمووی بۆ دیار بکەوێت کە نەشەفافیەکی زۆر هەیە لەو بوارەدا. پاشان لە بواری تەندروستی ئێمە بەڕاستی کێشە و گرفتمان هەیە لە کەرتی تەندروستیە، لە بواری تەندروستیە هەر لەو ماوانەی پێشوو نەخۆشخانەکانی شێرپەنجە بەپێی پێویست بڵێن داهاتیان یا بۆ سەرف نەدەکرا، بودجیان بۆ سەرف نەدەکرا. تەنانەت هاوکاری کە خێرخوازانیش ئەی بەخشی بە نەخۆشخانەکانی شێرپەنجە لەلایەن ئەو دەسەڵات و دەسەڵاتدارانەوە و ئەو بازرگانە سیاسیانەوە دەستی بەسەرە ئەگیرا بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بەکارە. کەواتە بەگشتی دەتوانم ئەوە بڵێم دەزانن چی دەکەن
و بە کێشە و چاومان گرفتی هاوڵاتیان دەزانن لەکوێدایە بەڵێ. بەڵام پێویستان بە پشتگیری و متمانەی پێویستمان زیاتری بە هاوڵاتیانە. پشتگیری و متمانەی زیاتری هاوڵاتیانە پێویستمان بەوەیە کە هاوڵاتیان بە دەنگەکانیان بە متمانەیان بتوان پێگەی ئێمە کە بەڵێنی نوێنەرایەتێکی ڕاستەقینە ئەدەین لە هەرێمی کوردستان بەهێز بکەن. بڵێ کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی خۆرئاوای هەولێر کە ئەو شوێنەی جەناب تێدا کاندیدی بەگشتی خەڵکێکی هەژار و کەم دەرامەتن و هیوای سەرکەوتن بۆ جەنابەت دەخوازین لە کۆتاییەکەی بە پوختی دەتەوێت چی بڵێ بە تایبەتی ڕوبەڕووی دەنگدەران و هاوڵاتیان. ئەمەوێت بە هاوڵاتیانی خۆم بڵێم بە دەنگدەرانی خۆم بڵێم بە هەژار نشینانی نیشتیمانەکەم بڵێم خزمەت گوزارێکی ڕاستەقینە ئەبم پارێزگاری لە متمانە و دەنگەکانیانەکەم وەفادار ئەبم بەرامبەر بە متمانەیان پاشەوەی کە چوومان جوبەی نوێنەرانی عێراق بە پرۆژە یاساکانم دێمەوە خزمەتیان و ئێستش ئەچمە خزمەتیان گوێ لە داواکاری و سەرنج و پێشنیارەکانیانەگرم بۆ ئەوەی داواکاری و سەرنج و پێشنیارەکانی ئەوانیش بچێتە چوارچێوەی پرۆژە و کاری من لە داهاتوودا لە ئەنجومەی نوێنەرانی. بڵێ بێگومان گفتوگۆی زیاتر هەڵدەگرێ و دەتوانین زیاتر لە داهاتوودا لەگەڵ کاندیدی ژمارە 25 لە بازنەی سێی خۆرئاوای هەولێر گفتوگۆ بکەین و کارنامەکەی زیاتر بۆ هاوڵاتیان و بۆ خەڵکی ڕوون بکەینەوە. بەڵام نوێنەری تۆ بەم ئەندازەیە ماڵقەی کۆتایی پێدەنێ سوپاسی هاوکارانم دەکەم. سوپاس بۆ مامۆستا کوڵیە شەر محەممەد بەرزیزی هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم. تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لە